كاك حاجي علي فن السلام بريشين. عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. كاك حاجي جان الله ما مساك كل شيء على ما يزحمني. جانا كان فن كاك حاجي علي. ما مسا نيجي يعني تاكي أميني. نيجي يعني تبوفتها نيجي يعني كأمين بلا نيجي يعني تاكي أميني بعد ما مسا هركا خبر هو بيك. بعد اللي قال خورك ودنامين بعد اللي قال هذا الدنيا روشني يقول نامين. بله حتى نمر كلهم بيتي للسلام. بس تشاو براشين نكم برسيارك زوج وانا كاك حاجي علي إن شاء الله بضرون دكم. خوي قبل سلامتنا كاك حاجي جان. خوي قدر براشين نكم. نيجي بياني أو نيجي كبرودجار لقرآن كاتد فمي حافظوا على الصلاة والصلاة الوسطى. هندي لزاني عنده فمون نيجي عسرة بلام بيقين والصلاة الوسطى نيجي بيانية كبرودجار تحديدي كردوا. پارێزگاری لە هەر پێنج فەرزەی نوێژەکەتان بکەن بە تایبەت نوێژی ناوەڕاست. نوێژی ناوەڕاست چونکە دوو نوێژمان هەن نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسر لە ڕۆژدان، نوێژی مەغریب و نوێژی عیشا لە شەودان. لە بینی شەو و ڕۆژدا نوێژێکمان هەیە کە نوێژی بەیانیە. جیاکەرەوەی بینی شەو و ڕۆژ لە نوێژی بەیانیدا خودای گەورە سوبحانەهو وتەعالە بە تایبەت دەفەرمێ ئاگاتان لەو نوێژە بێ. هەر کەسێکتان بینی ئەهلی نوێژی بەیانی بوو مژدەی بدەنێ کە ئیمانەکەی تەواوە. زۆر مەردایەتیە نیشانەی ئیمانی کاملە کەسێک کە هاوینان شەوگار کورتە 2 ساعت 3 ساعتە خەوتووی لە شیرینی خەوا لە بەرخاتی الله ئەکبەرەکە هەڵدەستی کە بانگێش فەرمووی الصلاة خير من النوم دەڵێ صدقتەوە بەڕەرتەوە بالحق نەتەقتە بەخوا ڕاست دەکەی لێنەکە لەسەر خۆ لا دەبێت لەو شیرینی خەوەدا هەڵدەستی لەبەر الله ڕوو دەکەیتە مزگەوت یانە گافرەت بێ لە ماڵی نوێژەکەی دەکات نیشانەی ئیمانە. لە زستاناندا کە شەوگار درێژە تێرخەوی بەڵام سارد و سەرمایە خواخواتە لە ژێر نوێنە گەرمەکەی خۆتا بمێنیەوە لەبەر خاتری الله ئەو نوێنە گەرمە بەجێ دێڵی و بەتانیەکە لەسەر خۆ لا دەبەی زۆرجا دەچی بەبێ کارەبای بە ئاوی سارد دەست نوێژ دەگری بۆ ساوەڵاوە ئەوە نیشانەی ئیمانە. جا ئەم نوێژە کاتەکەی کەمە. نوێژی بەیانی بەڕێزان هەر کاتێک کە یعنی بۆکو ئەوەی کە بڵێن ڕەن زەردەکەوتووە هەستت کرد زەردەکەوتووە لە شوێنێکە خۆر هەڵات نوێژی بەیانی نامێنێ. تر ئەوە جار هەیە ئێستاکانە سەعات 3 و 25 دقە سەعات 3 و نیو لە هەولێرە نوێژی بەیانی دەبێ سەعات 5 و 5 دقە بە سەعات نوێژ نامێنێ. بەڵام تۆ سەیری سەعات مەکە لە هەر وەرزێکی ساڵا بوو زەردەکەوت نوێژەکەت نەماوە پێویستە قەزای بکەیتەوە. ئەمە کاک حاجی عەلی شتێکی جوانی وروژان دەڵێ هەندێک خەڵک دەڵێن کەی خەبەرت بۆەوە نوێژەکەت بکە. ئێمە دووشتی جیاوازمان هەیە. کەسێک بە نێتی ئەوە خەوتووە مۆبایلی ناوەتەوە سەعاتی زەڕەسی داناوە بە کەسێ لە ئەندامانی خێزانی وتووە کە ئەگەر خەبەرتان بۆ نوێژی بەیانی خەبەرم کەنەوە قەدەری خوای گەورە هێندی خەودەیە شەکەتە ماندووە یان لەبیری چۆتەوە مۆبایلەکە نەندراوەتەوە جەڕەس لێ نادا سەعاتی جەڕەسەکە لێ نادا ئیتر یان لێی داوە دەستێکت پێدادا و توێتی 5 دقەیتر هەڵەستم ینی نێتت هەبووە نوێژەکەت بکەیت. بەڵام وەختی ئەزانی ئەو خەبەرت بۆوانە وەڵڵا زەردەکەوتەوە خۆر هەڵاتووە ئێتر تۆ مەڵێ وەڵام نوێژەکەم لەگەڵ نیوەڕۆ دەیژێڕمەوە زۆر کەسەوە خۆی دەخەڵەتێنێت لەگەڵ نیوەڕۆ دەیژێڕمەوە نانا فەلیوسەلیها ئیذا ذەکەڕەها ئەگەر نوێژێکت لەبیر چوو ئەگەر نوێژێکت لەبیر چوو کەی بەبیرت هاتەوە خێرا بیکە با ئەوە ڕوونکردنەوەی بدەم بە موسڵمانان. جەنابەت ڕۆژێ نوێژی عەسر لەبیر چووە نوێژی عەسر لەبیر چوو ئەزانی کێ بەبیرت هاتۆتەوە نوێژی مەغریب لە مزگەوت کردووە چوویتەوە ماڵەوە والله خۆ نوێژی عەسر بەداخەوە نوێژەکەم لەبیر چوو والله ئەمزانی چوومە مزگەوت هەر وەکو جەماعەتی جاران کە چی نەچوو نوێژی عەسر بەبیر هاتەوە کە نەتکردووە مەڵێ وەڵا لە دوای نوێژی عیشا دەیکەم وەڵا پێش خەوتن دەیکەم وەڵا بەیانی لە کاتی عەسرا دەیجێڕمەوە هەل فەلیوسەلیها ئیذا ذەکەڕەها کە بەبیرت هاتەوە نوێژی فڵان نەکردووە یەکسەر بیکە. دووەمیان بە نێتی ئەوە خەوتووی کە نوێژی بەیانی بکەی یەقینت هەبووە کە دەیکەی بە ئیزنی خوا بەڵام قەدەری خوای گەورە خەبەرن نەبەوە عەرزم کردی دەست لە سەعاتەکەدا لە مۆبایلەکەدا وتت 5 دقەیتر 5 دقە خەوت لێکەوە تەوانێ وەختی هەستای زەردەکەوت بوو تاخیری مەکە بۆ نوێژی نیوەڕۆ بەڵام یەکسەر نوێژەکەت بکە یەکسەر نوێژەکەت بکە کە دەخەو هەستای دەست بەجێ نوێژەکەت بکە. بەڵام کەسێک کە نێتی نەبووە والله دەڵێ بەم بێ منەت لێی دەخەوم بەداخەوە ئەڵێ نوێژ دەکەم بەڵام بەخوا لە کاتی خۆیان خەبەرم ناوێتەوە نە مۆبایلی ناوەتەوە نە جەڕەسی ناوەتەوە لە خەبەرم نەکەنەوە تااقەتم نێ ببانێ زۆستم ئەم کە هەستا دەبێنێتی قەزای لێبێنێ ئەبێ بڵێن نێتمە دوورکە نوێژی بەیانی دەیجێڕمەوە بەڵام نابێ بیکاتە نیوەڕۆ ئەبێ دەست بەجێ کە خەبەری بۆەوە هەستا ئەمیش بیجارێتەوە. بەڵام ئەوەی دووەمیان
کە لە کاتی خۆیان نێتی کردنی هەبووە بەڵام خەبەری نەبووەوە عەمدەن نەبوو قەدەری خوای گەورەوە هاتە پێشەوە بەهۆی شەکەتی و ماندووبوونی و خەوشیرینی خۆیەوە هەر کە هەستا یەکسا بڵێ نێتمە دوورکە نوێژی بەیانی دەکەم پێویست ناکە بڵێ بە قەزا دەیجێڵمەوە چونکە ئەم نێتی هەبووە کە خەبەرت بەوە نوێژەکەت بکە نوێژی بەیانیش کاتەکەی زۆر کەمە دەبێت زۆر وریای بین خوا فەرمی بە تەحدید ئاگاتان لێ بێ کە زەردە هەڵات خۆرکەوت نوێژی بەیانیەکەت کاتی نامێنێ